دەست پێ بکەم. سڵاوتان لێ بێت ئێوارەی ئەمڕۆکە تەقینەوەیەک لە کارگەیەکی ئاسن لە دەوروبەری شاری هەولێر ڕوویدا. هەڵبەتە تەقینەوەکەی ئەمڕۆ لە کاتێکدایە کە 2 ڕۆژ بەردەمەوبەر تەقینەوەیەکی دیکە لە کارگەیەکی دیکەی ئاسن هەر لە بەڵێن دەوروبەری شاری هەولێر ڕوویداوە. لە تەقینەوەکەی ئەمڕۆدا کەسێک جانی لە دەساوێکی دیکەش بریندار بووە. بەڕێوەبەری ناحیەی کەورگۆسک کارەکە لە کەورگۆسک بۆ ڕاگەیاندووە کە هۆکارەکە دیار نییە، بەڵام کەسێک جانی لە دەساوە و یەکیش بریندار بووە کە ئەمەی پشتڕاست کردوێتەوە. ئەحمەد نەبی بەڕێوەبەری ناحیەی کەورگۆسک باسی لەوە کردووە کە 2 کەس کە بوونەتە قوربانی کرێکار بوونە و پێیاندرانەوەتە نەخۆشخانەکانیش، بەڵام تا ئێستا هۆکارەکەی دیار نییە. ئەوەی کە جانی دەستداوە نایف هەرکیە تەمەنی 45 ساڵە و کوڕێکی هەیە. دەمێ ئاماژە بۆ بکەم ئەم تەقینەوەی ئەمڕۆ لە کاتێکدایە کە 2 ڕۆژ لەمەوبەر کەسێکی دیکە لە تەقینەوەیەکی دیکە لە کارگەیەکی دیکە لەسەر ڕێگای مەخمور لە هەمان کارگەی ئاسن تەقیوەتەوە. لەوێش 3 کەس برینداروە و یەکێکی دیکەش جانی دەزای. ئەوەی جانی دەزاوە پیانی بووە و خەڵکی بیانی بۆ دەڵێن بەنگلادیشی بووە. هەرچەندە لەسەر تەقینەوەکەی پێرێکە هیچ باڵێن زانیارێک نەدراوە، هیچ دەستگایەکی ئەمنی قسەی نەکردووە، بەڵام ئەوەی زانیارەکان هەبووە لەوێش تەقینەوە بووە. ئەم تەقینەوانەی کە لە دووکارەکەی لە ماوەی 3 ڕۆژ ڕوویداوە لە کاتێکدایە 4 ساڵ بە زیاتر بەر لە ئێستا جارێ لە هەمان شوێن لە ڕێگای گوێر کارگەیەکی ئاسن لەوێ هەیە، تەقینەوەک لێوە ڕوویداوە، لەوێژ جان لە دەستدان و برینداربوون هەبووە. لە جۆرە ئەو زانیارانەی دەست ئێمە کەوتووە هۆکارەکانی ئەو تەقینەوانە ئەوەن ئەو پاشماوە ئاسن و باڵێن گولە تۆپ کە کۆ دەکرێنەوە لە ناوچە شاخاویەکان و دەوروبەری شارەکان و دە هاوڵاتیان دەکردنەوە 2000 دەهێنرێن لەو کارگە ئاسنانە دەتاوێنرێنەوە و جارشتر دەکرێنە شیش خانوبەرە. ئەم گولە تۆپانەی کە باڵێن دەهێنرێن لە ناو کارگەکان هەندێکیان ڕاستە ساڵانێکی دوور و درێژە لە ژێر خاکن یاخود لە ژێر بارانن، ئەگەر بە چاو ببیندرێت دەڵێن ئەمە لە کارکەتەوە ڕەنگە نەتەقێتەوە، بەڵام ئەمە بووتە هۆکاری تەقینەوە و خەڵک تێدا جیان لەستاوە لە ماوەکانی ڕابردوودا.